ئێرە کتێبخانەی ناوەندی زانکۆی چەرمۆ لە چەمچەماڵ. بە ناوی زانکۆی چەرمۆوە زۆر سوپاسی بەڕێز دامەزراوەی کەریمی عەلەکە و دکتۆر تەها ڕەسوڵەکەین کە ئەرکیان کێشاوە بە دابینکردنی چەندین کتێب و سەرچاوەی زانستی بۆ کتێبخانەکەمان و هەروەها هەڵساون بە دابینکردنی چەندین وێنە و پۆستەری جوانی شاعیران و نووسەران و سیاسەتوانانی کورد بۆ کتێبخانەکەمان. دووبارە سوپاسیان ئەەکەین، نمونەیان زۆر بێ و هیوادارین بەردەوام بن لەو کارە جوانانە. وێنەکان وێنەی زۆر کەسایەتی شاعیر و نووسەر و سیاسی و ناوداری کوردی تایە کە ئینسان شایەنی ئەوەیە شانازیان پێوە بکات. وێنەی هونەرمەندانی تایە کە وەگوتم جێگەی شانازینە و هونەرمەندانە، ئەو نووسەرانە، ئەو سیاسەتوانان و کەسە ناودارانەی کورد. وێنەکان وەکو لە تەسویرەکە تا دیارە وێنەی میوزیکزان، وێنەی هونەرمەند، وێنەی ئەدیب، وێنەی سیاسەتوان و یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم وێنانە هەڵبژاردەیەکە لە کەسایەتی ناودارەکان لە هەر چوار پارچەی کوردستان و هیچ پارچەیەشی کوردستان لەبیر نەکراوە. گەردی قەتبەن، عەزیز گەردی، عین شەونێم، جەمال عەبدول، دکتۆر کەمال مەزهەر، ڕەوف بێگرد،